دڵی بەراز لە بۆ مرۆڤ دەچینن ئەو شتە تا چەند ڕاستە و ئەگەر ڕاستە ئایا لە بۆ کەسێکی موسڵمان کە لەسەر دینی ئاینی ئیسلام بێ ئەو شتە دروستە؟ تەجروبە کرا بەڵێ دڵی بەرازیان لە ئەمریکای کرا بەڵام نەخۆشەکە بزەبت نازانم پاش هەفتە گویا مانگە بوو ئەمری خوای کرد وازیان لە تەجروبەکە هینا یعنی ئەگەر بتوانم ئەو سوالێ بە شێوەیەکی فراوانتر وەڵام دەمەوە بەڕاستی بە شەریەت مرۆڤایەتی مشکلێکی گەورەی هەیە لە مۆزوعی دڵی ئەم بۆ خۆمان لەو هەولێرەی لەو کوردستانی مەشاکلمان زۆرە خەڵکەکەیە دڵی زۆر زعیفە ئەو دڵە زعیفە بە قەستەڕە بە عیلاج بە جیهاز چا نابی گەنجە مەسەلەن نەخۆشەکە 20 ساڵە یان 18 ساڵە زۆرمان هەیە 13 ساڵە دڵەکەی گەورە بووە دڵەکەی ئەوەکمانەیە لە بە جیازی کۆی فەحسی دەکەین شێستە ئەوەی پەمپی دڵەکەی دەبی شێست دەکا باشە هەندە نەخۆشمانێت دەیە ئەو زۆر کەمە شەش زۆر هاتە خوارێ ئەو نەخۆشە بەردەوام ئاو لە سینجیتی ئاو لە لاقتی ژیانی ناتوانانی بەڕێ بکە خەوی ناتوانین بەڕێ بکە ئەوانە پێویستە دڵیان بگۆڕدرێ ئەگەر ئەو ئۆپشنانەی کە هەیە ئەو احتیمالاتانەی هەیە کە ئیستامە لە بەردەستمانە عیلاجە بەڕاستی بەڵام گۆڕینی دڵەکە ئەسەر ئەم لە سنتەرێکی دڵچاندن لە ئەڵمانیا هەفتەك دەوام کرد شعورێکی زۆر خۆش بوو ئەو نەخۆشانی دڵیان لۆ چاندرا داهات نەکەنەمە وەشی ئیسشارێکی بوو نەخۆشەکان ئەم دوو ڕۆژ لێ بووم دە 12 نەخۆشم دیت مەوعیدیان نەبوو داهاتن مەسەلەن هەبوو نەخۆش 15 ساڵ بوو دڵی لۆ چاندرا بوو کابراایك بوو بە سۆر و سپی بە توندی داهاتە ژۆرێ وەختی خۆی پێش 15 ساڵی دڵی لۆ چاندرای و 15 ساڵ بە دڵێکی زۆر تەبیعی دەژی ژیانی خۆی تەبیعی دەژی لەبەر ئەوەی مشکلەی دڵ دەبی یەکێک ببری هەتا دڵەکەی لێ بکەینەوە لۆیە کەشکە لۆیە بەدەستکەوتنی دڵ لە هەموو دنیا مشکلێکی گەورەیە و هەموو مەسەر لە وڵاتانی ئەوروپی لۆ خۆیتیان لۆ کابراایەکی نییە کە لە وڵاتشکە بستەوێندەرێ لەوێش لیستە هەیە و قانون هەیە و حەسەب چێ زۆر پێویستی پێبی یەکێک مەسەلەن حادثەی سیارەی بمری مێشتی بمری لە ئینعاشی کەتیا و نەخۆشەکە و عایلەی نەخۆشەکەی پێش ئەوەی ئەو حادثەیان بەسەوێ ڕازی بوونە کە ئەندامەکانی ببەخشرێ ئەگەر دیسان لە مۆزوعەکەی هەندێک بچینە دەرێ حەز دەکەم ئەو شتانە ئوردانە باسکەمە تا لۆ جوابدانەوەکە فراوانتر و باشتر بی لە ئەو کات لە ئەڵمانیا بووم 8 ساڵ نامەکەم لۆ هات ناو پۆستم بوو کردمەوە دەبینم منەظەمەکی ئەوەنە منەظەمەی ئەندام بەخشین پێمان خۆشە کە جەنابیشت خۆ ببەخشی بەبێ ئەوەی کەس قسەم لەگە بکە مجەڕەدەوەکە هەویشتدا و بێ زەحمەت بەس ئەو هەوێ پڕکەوە تەوقیع بکە لە ناو بەرکردانی هەر کاتێک تووشی حادثەی سیارەی بی لە هەر جێیەکی ئەوانی کە دێن حادثەکە هەڵت دەگرنەوە تەماشای بەرکەکەت دەکەن بزان ئەتو ئەو هەویەتە یان نا ئەگەر ئەو هەویەتە بی تەواو ئەوە ئەتو بە قەناعەتی خۆت تەوقیعت کردیا مێشکت مردیەت بۆ حادثەی سیارەی ئینشاڵڵا کەس تووشی ئەوەی نابی خەڵک هەموو سەحەتی باش دەبی بەس هەیە